قەدەری خوا چوین بۆ سەیران کە چوین بۆ سەیران هاوسەرەکەم لە سەیران بە مۆلیدەی دەسی خۆمان کارەباگرتی. ئێستا کە گریانم نایە هیوادارم بە دڵڕەقم نەبینم بڕواتان هەبێ ئەمەنە داخم چەشتووە ئەمەنەم فرمێسک ڕشوە فرمێسکم نەماوە. یعنی چەندین شەو خەبەرم بۆ تۆ پشتێکم تەڕ بووە لە گریان و خەفەت و ئازارەکانی خۆم. بەڕاستی ئافرەتی کوردمان پڕن، بەڵام لەبەر ئەوەی ئەزانین ئێستا ئەگەر کەس و کارم بزانن و ڕوخساری من ببینن لەوانەیە پیان خۆش نەبێ من ئەم ڕاستیانە بچوە خۆشیان ڕاستەکان ئەزانن. بەدڵنیاییە وایە، یعنی ئێمەش بۆیە ئەمەمان کرد کە چەنەها کەس لە بڵین هەمان حاڵەتی تۆیایە. ئێستا ئەمە پەیامێکیشە بۆ هەموو ئەو خاتونانەی کە ئێستا گویان لە ئێمەیلوانێت چەندین خاتونی تر ئێستا هەمان ئەو کێش و ناڕەحەتیانی کە بەسەر ئەم خاتونەیە هاتوو بەسەر ئەوانی تریشە هاتبێ، بەڵام ئەوان فرسەتی ئەوان لەوانەیە نەدرابێتەوە کە بێن بۆ ئێرە و دەردە دڵی خۆیان بکەن. بەڵام ئەمە وابزانە حاڵەتەکەی خۆتە و باشگوی لێ بگرە، چکە زۆر جار کاتێکە کەسێ دەردە دڵێکە کە ئەڵێ ها قسەکانی دڵی منی کرد، چەند جار ئەم شتە وتراوە، زۆر جار هاکە کەسێ قساکە ئەوی ترێنەڵێ وەڵڵاهی هەموو قسەکانی دڵی منی کرد. بۆیە تۆ دڵنیا بە کە هاتوویتەتە ئێرە هەم چگەلەوەی کە شتەکانی خۆت باسەکەی وکو خۆت دڵێ ها کەس شوێنێک نەبووە دەردە دڵی تیا بکەم، و هەم ئەبی بە خێرێک بۆ چەندین کچان و ژنانی تر کە هەمان دەردە دڵیان هەیە بەڵام کەسێک نیە گویان بڕ. ئامانجی سەرەکی من کە هاتووم ئەڵێم ئەو زەحیەی کە من یاومە تکایە بە تایبەتی هەر ئافرەتێک لە تەمەنی گەنجیا لێی ئەقەومێ کاتە هاوسەرەکەی ئەمرێت تکایە دانەنیشێت. ئەو هەڵەت گەورەی کە من کردم یعنی ئێستا گەشتومەتە ئەو قەناعەتە. من ناڵێم پەشیمانم لە بەخێوکردنی کوڕەکانم، خوانەی بڕێسە گەورەکەم هەژدەیە ئەویترم 16ەیە، سوپاس بۆ خوا شانازیان پێوەکەم، بەڵام یعنی بەدەم خۆشە بە چ مەرحەلەیە ئەم کوڕانم گەورە کردووە. یعنی زۆر بە زەحمەتی لە ماڵە خەزوورە قسەی ناخۆش بڕواتان هەبێ تەنها وەکو کارەکەرێک سێرەکرا. یعنی ئیشی ئەو ماڵەمش ینی ئەو ماڵەش مەکە لە پێناوی مناڵەکانمان لە دوای مردنی هاوسەرەکەشم 2 ساڵ لەگەڵ ماڵە خەزوور ماژیام. واللهی برام ئەهات ئەیوو واللهی تۆ ئەڵی فلیپینەکان بەس نییە کرێکیان هەیە تۆ کرێشر نییە. باوەڕتان هەبێ ئێستا هەستەکەم ئێستا گەنج بوومەتەوە، تازە خەریکە هەستەکەم ئێستا گەنجە بمە لە چاو ئەو زەمەنەی کە لە دوای مردنی هاوسەرەکەشم ئەو هەموو ناڕەحەتیم بینی. لە دوای ئەوەی کە هاوسەرەکەم وەفاتی کرد دەستمان کورد بوو، باری مادیمان زۆر خراپ بوو. لە دوای ئەوە کە ئەوە باری مادیمان خراپ بوو سوپاس بۆ خۆ مسڵمانان یارمەتیان یاین، بەڵام هیچ کاتێک وەکو ئەوە نییە سێبەری پیاوێک لەسرت بێ. دەی من جاری وا هەبووە دەردە دڵم بۆ لای براکەم کردووە وتومە من ئەمەوێت زەواج بکەمەوە. تویتی ئاخر تۆ زەواج بکەی سەرکەوتوو نابی، 2 جار زەواجت کردووە. یا پێتەڵێ بۆ چیتە؟ پێمەڵێ بۆ چیتە؟ پێی وتوم بەجددی پێی وتوم هەر لە ژیانی سەراحەتی خۆمە ڕاستە برا گەورەکەم هاوڕێمە، ینی جاری وا هەیە تەنانە شتی زۆر شەخسی پێ ئەڵێم لە هەمان کاتە ئەمەنەی ڕەشبین کردوم ئەمە شتە ڕەشبینیەکانی پیشان ناوم توێتی ئەمە بەسەریە ئەوە بەسەریە ئی پاشە وتم باشە تۆ لای خواوە هاتووی با بەخۆ منم سەرم لەبەر خۆرسپی نەکردووە. ئێخر باشە ئینسانەتان نەکەوێتە ناو حاڵەتە ڕاستیەکانەوە، ئینسان زۆر جار شتەکان نازانی وا ڕوو ئەیان نا، بەڵام لە هەمان کاتە یعنی من زۆر جار هەوڵە ماوە لێم تێبگا من فەراغێکم هەیە تۆ لێم تێ ناگەیت. ئەمە جاری وە بۆ زۆر هەوڵم ماوە ئاخری نەمتوانی وتم کاکە من لەلایەنی جنسی و پێویستمە. باش وتم ئەگەر بەیانی هەڵەیەک لەم خوشکت ببیستی نایکوژی؟ وتی وەڵا خۆشم دڵم نەیە بتکوژم بە ئامۆزەکان مەڵێم ڕێک ئەمە جوابی براکەم بووە. باشە تۆ لە کاتێکا وا ئەڵێی ئەی بۆچی نایڵی بە ئاشکرا زەواجکەم، بۆچی کار ئاسانیم بۆ ناکەیت؟ لە کاتێکا بە حسابی خودت کار ئاسانیم بۆ ئەکا، کار ئاسانیەکەی ئەوەیە ڕێگە خراپەکانم شانەیە ئەمانە و بەسەرێت. ئەی تۆ بۆ ناڵی بڕۆ تەجروبەکە تاقیکەرەوە خێڵێ لەمەیانە سەرکەوتوو نابی. ئەمە یەکەم تەجروبەیەک بوو خۆی گەورە بیستی لەسەری بوو، ئەمە یەکەم و دووهەمیش، بەڵام دووهەم مردن بوو. هەرچەنە لە کۆمەڵگاکەی ئێمە وا بیرەکەنەوە ئەوەی تەلاق بدرێ بە چاوێکی زۆر بەداخەوە ئەڵەمە چاوێکی سووک سێر ئەکرێ تۆزێک ئەوەی مێردەکەی مردبێت تۆزێ شخصێتێکی هەیە. ئەوەی کە منی کوشتووە و تا ئێستا زۆر خەفەتی پێ ئەخوا وشەی بێوەژنە. باوەڕێ بێ مامۆستا وشەی بێوەژن زۆر بەی ئافرەتە بێوەژنەکانی کوشتووە. ئاخر بێوەژن یعنی چی؟ ئێمە خوای گەورەم تەجروبەی بەسەر مناهێناوە. بۆچی ئەبێ من بە وشەی بێوەژن بکوژرێم لە کاتێکا بەداخەوە کە زۆربەی ئەو پیاوانەشی
کە بەداخەوە ئەڵێم هەنێکیان ئیلتیزاماتی دینیشیان هەیە سیرەکەی لە ئافرەتە بێوژنەکان خۆیان نزیکەکەنەوە ناوی پیرۆزی ئەو ئافرەتە پاکە پیسەکەن بەداخەوە لە ژیانی منە ڕوویاوە باشە بۆ بە ناوی دینەوە یاخود بە ناوی یارمەتیەوە هی ناوی من ناشری نەکەیت کە ڕوویاوە لە ژیانی خۆمە ینی بەڕاستی من زۆر بەداخەوم بۆ ئەو پیاوانەی کە بە ناوی دینەوە یەن بە حساب یارمەتی مادی مناڵاتیوەکان ئەیەن بەس چاوی تەماحیان لە تۆی ئافرەتیان لە توی پێوەژنە ئەمە زۆر هیوادارم ئەم دیاردە بگۆڕێت حڵەتیەوە بەسرە هاتووە بەڵێ بە ناوی یارمەتیەوە باشە هاتو خۆی لە من نزیک کردوێتەوە من وام زانیوە نێتی پاکە باشە بەس دوای سێرم کردووە نێتەکە 180 پلە جیاوازە ئەسڵەن وجودی لەبەرخوا بەڵام سێرم کردووە بەداخەوە ئەم قسە ئەەکەم داوای کاری خراپی لە من کردووە باشە بەس لەبەرەوەی بێوەژنم بەس لەبەرەوەی وشەی بێوەژن لە سەرناوی منە لەم کەیسەی ئەم خاتونە ئازیزەیە زۆر شتمان بۆ دەرکەوت یعنی بەڕاستی قورسترین شت بۆ دایک ئەوەیە کە بێبەش بکرێت لە مناڵەکەی وە قورسترین شتیش بۆ کچ ئەوەیە کە بێبەش بکرێت لە دایکی کە ئەمە هەردوو حاڵەتەکەی بینیوە هەردوو حاڵەتەکە هەم کچەکەی بۆتە قوربانی هەم خۆشی بۆتە قوربانی بەڵام قوربانی چی دابوونەریتێک دەست خۆش بێ پێمە خۆش بوو کە هاتی کە لێرە کۆمەڵێک دەردەدڵی خۆتت باس کرد لە بەرنامەی خاتونە ئێمە لە بەرنامەی خاتون هەمیشە پشگیری ئەم کەیسانە ئەەکەین هاوکاریشتانە بین ینی زۆر جار هەیە کە لە هەر لە قسەکانی ئەم خاتونەیە دەرکەوت کە هەندێک جار ئافرەتێکی تر زوڵم لە ئافرەتێکی ترەکە هەر لە قسەکانی ئەم خاتونە ئازیزەیە دەرکەوت کە چەنەها ئێمە کەسمان هەیە لە یەکتری تێناگەین لە ماڵێکە ئەژین بەڵام لە یەکتری تێناگەین براکانی لی تێناگەن لە ماڵێکە ئەژین لی تێناگەن زۆر زەرپیان و توم باشە تۆ لە چیت کەمە ئێستا خانوت هەیە ماڵت هەیە کوڕت پێگەیوە لە چیت کەمە بەس بۆ جنس چووەکەی ئەمە خۆی لە خۆیان کوشتنی نەفسی من بووە ئەم وشەی کە بەکار ئەێنرێ باشە خۆخوای گەورە جنسی لە ئینسانات دروست کردووە بۆچی ئەبێت من بۆ ئەوە بمرم مردن نییە سروشتی منە لەش ئافرەتێکا دروست بووە لە کاتێکا سوور ئەزانێ خۆی بەبێ ئەوە ناژی خۆی بەبێ ژنەکەی یاخود بەبێ مێردەکەی بە من زۆر جار مامەسا یەک شت هەیە با پێ و بڵێم خوشکی خوێنی خۆمەزانی چیم پێڵێ خۆزگەم بە خۆت بێوەژنیت ئێدە باشە توچ تەلاق وەرگرە دەی تۆش ئەگەر وا خۆزگە بە منە خوازی لەبڕۆ جابەرەوە یعنی ئەمە ڕاست نییە ئەمانە یعنی من ئەڵێم ئەگەر پیاوەکە ئەگەر خراپیش بێ سێبەرە بۆت بەس نییە چاوی دوو لە ڕووی دانی ئەوانەی کە گوێمان لێ ئەگرن چاوی پیاوی نەفس نزمت لەسەر نییە لەسەر وشەی بێوەژن هەرچۆنە بێڵێن هاوسەری هەیە باشە ئەوەی زۆر من مەبەستمە مامۆستا زۆر مەبەستمە ئەوەی من بوومەتە زەحیە با خوشکانی تر هاوڕێیانم دەستە خوشکەکانم خوشکەتینیەکانم نەبنە قوربانی هەمان ئەوەی من لە تەمەنی من تەمەنم 25 ئێمەش دڵنیا بە بەرنامەی خاتون تەنها ئامانجی ئەوەیە کە لەمەوە دووە هیچ کچێک هیچ ژنێک یعنی من دڵنیاتەکەمەوە ئێمە ئەمانەوێ ئەمە بگەێنین بە خەڵکی لە کەناڵی دیمەن تیڤ کە ئیتر هیچ خاتونێک نەبێتە قوربانی قوربانی چیش قوربانی دابوونەریتێکی هەڵە قوربانی دابوونەریتێکی هەڵە کە چەنەها کەسی وەکو تۆ ئێستا بوونەتە قوربانی و کە تا ئێستا نەشمان وێراوە باسی بکەین ینی چەندەها ئافرەت هەیە تا ئێستا نەیتوانیوە باسی بکە چەندەها خاتونەیە نەیتوانیوە باسی بکە ئێمە هاوکارتە بین ئێمە لەگەڵتە بین ئێمە پشت و پەنای تۆ ئەبین